کە هەوڵیەوە دێن کە تاقتاق ببێ بە شارێکی گەشتیاری لە هەرێمی کوردستان ئینشاڵڵا لە داهاتوویەکی نزیکدا ئەم شارە خەنجیلانەیە دەبێت فیستیڤاڵی گەشتیاری لێ بکرێت دەبێت چالاکی گەشتیاری زۆری لێ بەڕێوە بڕوە بۆیە ئەمڕۆ بە هاوکاری تەواوی دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە شاری تەختەخی خۆشەویست و بە هاوکاری زۆر سپاسی هاوکاری ڕۆژنامەنووسان چالاگوانانی سۆسیال میدیا دەکەین کە ئەمڕۆ بە پەرۆشەوە بە جۆش و خرۆشەوە هاتوون تەواوی لایەنە سیاسیەکان کە لە تەختەق ئامادەن مامۆستایانی بەڕێزی زانایانی ئاینی ئێمەوەش وەکو بەرگری شارستانی ناحیەی تەختەق بە پێویستمان زانی کە بەشێکی سەرەکی بین لەو هەڵمەتەی کە بۆ پاکردنەوە و خاوێنکردنەوەی ناو شارۆچکەی تەختەق ئەنجام درراوە چونکە شارۆچکەی تەختەق شارێکی گەشتیاریە و لە شارەکانی هەرێمی کوردستان و تەنانەت خواروی عێراقیش ڕوو لەم ناوچە گەشتیارانی تەختەق دەکەن بۆیە ئەمە ئەرکی سەرشانمان بوو کە هەستین بە پاکردنەوەی تەواوی ناو شاری تەختەق و تەنانەت دەوروبەریش شان هەڵساین بە هەڵمەتێکی خاوێنکردنەوەی شار و شەقام و کۆڵانە سەرەکیەکان دیارم هەڵمەتە وەکو هەڵمەتێکی ژینگە پارێزیە بۆ پاک و خاوێن ڕاگررتنی شارەکەمانە بۆ پاراستنی ژینگەی شارەکەمانە ئەم هەڵمەتە ئێمە ئەمڕۆ کە دەستمان پێ کردووە ئەوەڵزار نییە و کۆتاجارش نابێ ئەم هەڵمەتە بەردەوام دەبێت لە ڕۆژانی داهاتوش فراوان دەبێت و پەل دەکێشێ بۆ سەرجەم شوێنە گشتیەکان بۆ شەقام و کۆڵانەکان بۆ دەواازەکانی شار بۆ گۆڕپانەکان